ئەمڕۆ بڕیاتیاندا خواردنی چەند کەس بدەن تا ئێستا چەند کەس نانی لێرە خواردووە؟ تا ئێستا دقیقە قسە لەگەڵ تۆ یاکەم نزیکەی خواردنی 850 کەس ڕۆیشتووە. ئەوەی کە دانێک ئەیات خێمەکە لەولایە سەڵتێکایە بەیانەی زاخۆ و دواتر لێرە ژەمێک بێ بەرامبەر لێرە نانەخوا بێ لە خواردنی دەریایی کە ماسی برژاوە کفتەیە برنج و شلەیە دوو ناو شلەیە مریشکە هەموو خواردنێکمانەیە پیتزایە. ئەوانی کە دێنێ ئێرە بە ئارەزوی خۆیانە کام خواردن هەڵە بەدڵی خۆیانە بەدڵی خۆیانە هەروەڵا بەدڵی خۆیانە حەزیان لە چی بێ ئەویان بوو ئەلمویم دانەکەی خۆی بە. سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش دەنگ بە یانەی زاخۆ بدا و لێرە ژەمێک خواردنی دەریایی لەیان شێڤمیرانەوە بۆ تۆ ئامادەکراوە بە بێ بەرامبەر. فیفا هەڵبژاردنێکی داناوە بۆی کە باشترین یانی جیهان هەڵبژێرێت و یانی زاخۆژەک و یانێکی کوردی لە هەرێمی کوردستان بەشداری کردووە. دەچمە لای شێڤمیران خۆی کە هەشەن سەرقاڵە بە خواردنەکانی و شێڤمیران سڵاو لێبێت. سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش بەخێوێن سەر چاو. زۆر سپاس دەکەم. چۆن بوو بیرت لەوە کردەوە کە هاندەرانی کوردستان دەنگ بە یانی زاخۆ بدەن و تۆ لێرە ژەمێک نانیان دوێ بەرام پێشکەش بکەیت؟ بەڕاستی ئەمە ئەرکێکی نیشتیمانیە ئەرکێکە کە هەموو کوردێک پێویستە ئەو ئیشە بکە. بەڕاستی دەنگدانێک بەو یانەیە کە شتێکی ئەوەنە قورس نییە کە ئێمە بتوانین بە سەڵتێک بەدەنێک یانەکەی خۆمانەوەی کورد و کوردستانە بەرەو پێشی بەرین چکەوە لە سەرتا سەری جیهانە لە هەموو عالەمە ئینشەڵا زۆرترین دەن بەدەست بێنێ ئەو کاتە بێتە یەکەم ئیتر هی سلێمانی بە هی زاخۆ بێ فەرق و جیاوازی نییە یانەکە کوردی بێت کوردی و شانازی پێواکەین وەکو خۆم وەکو شێڤمیران ئامادەم بوو هەموو یانەیەکی وەرزشی یانی نەورۆز بێ ینی هەولێر بێ زاخۆ بێ ئامادەم هەچ کاتێ پێویستیان بە من بێ من ئامادەم لە پێناو خاک و نیشتیمان و یانەی وەرزشی کوردستانە هەوڵ بم. ئەمڕۆ بڕیاتیاندا خواردنی چەند کەس بدەن تا ئێستا چەند کەس نانی لێرە خواردووە؟ تا ئێستا دقیقە قسە لەگەڵ تۆ یاکەم نزیکەی خواردنی 850 کەس ڕۆیشتووە لە سەعات 2:30 ئێمە لێرە ئامادەین. بەڵام ئێستا حالیان خواردنی کە لێنراوەتەوە بە ڕێگاوەیەتەوە بۆ ئێرەچکە لە ڕێستۆران دێنرێ و ئێستاش ئەوەی کە لێرە ئامادە بێت بێ لە خواردنی دەریایی کە ماسی برژاوە کفتەیە برنج و شلەیە دوو ناو شلەیە مریشکە هەموو خواردنێکمانەیە پیتزایە. ئەوەی کە دانێک ئەیات خێمەکە لەولایە سەڵتێکایە بەیانەی زاخۆ و دواتر لێرە ژەمێک بێ بەرامبەر لێرە نانەخوا واتە بێت دەنگەکە بدا کارتێکمان دروست کردووە کارتێکمان دروست کردووە لای جەماعەتە دانەکەی خۆیات و کارتەکە وەرەوێت تەسلیمی ئێمەیەکە. باش خواردنەکان واتە بەس دەریایی نین بتەن هەموو شتێکمانەیە هەموو خواردنێکمانێ لە ماسی برژاوە لە کفتە جۆرە خواردن وەڵڵای ئەمە کفتە بووە من دوو مەنجەڵ بۆ مەنجەڵەکەی ترە لە ژێرەوە ماشەڵاوەندە وەڵام نزیکەی ئەمە سەد کفتەیتیا بوو بەس سەڵاوەکەی ماوە بۆ کفتە خۆشە. ئاروەڵا جەوی سلێمانی بەم سەد جەوەکەی زۆر خۆش بوو جەوەکەی بارانایی بوو جەوی کفتە بوو ئەمەش مریشکەکەیە ئەو چاوەڕێکەکەین ئەو برنجە حازر بێ و برنج و مریشک و فاسۆلیا و قەیسی و هەموویمان هەیە. ئەوانی کە دێنێ ئێرە بە ئارەزوی خۆیانە کام خواردن هەڵە بەدڵی خۆیانە بەدڵی خۆیانە هەروەڵا بەدڵی خۆیانە حەزیان لە چی بێ ئەویان بوو ئەلمویم دانەکەی خۆی بە. ئەی خواردنە دەریایەکان تۆ بە خواردنی دەریایی ناسراویت خواردنانە چین کە لێرە ئەیان دێنێ؟ خواردنی دەریایی بەس ئەوەی کە دەریایی بێ ماسیە لە ڕێستۆرانت لای خۆمان هەموو خواردنێکی دەریاییمانەیە ڕۆبیان و قرژاڵ و ئەختەبوت بەڵام بەڕاستی بۆ ئێرە ناگونجێت یعنی ئێرە هی ئەوە نییە زەختێکی زۆر زۆرمان لەسرە بەڕاستی برنجلەکە سەرێترەوە لەوێ جەماعەت خۆمان لە مەطعەم لێنێن و ئێمە لێرە لەسەرم ئاگرەدامانەوە بە گەرمی پێشکەشی خۆشەویستانیەکەی. کەس نەبوو بێتە ئێرە بڵێ بۆچی خواردنی دەریایی دێنەوە جگە لە ماسی؟ بەروەڵا هەندێک وازانن فیزیڤاڵ و شتی وایە کەێت ئەزانێ بە پارەنیەیە زۆر پێی خۆشەوێ سەڵتەکەی خۆیات و یە لێرە نانەکەی خوا بەڕاستی یعنی خۆم بە ئەمە بە ئەرکێکی سەرشانمانزانی بەجددی چونکە یانی نەورۆز ینی سلێمانی کە بینیمان چی بەسەر هات جەنابی لێرە ڕێز و سڵاوم بۆ یەکاک فاخیرەریری کە چی کرد هەڵوێستێکی جوانی نوان ئێمەش ئەوان ئەوەی کرد بۆ ئێمەش ئەمەیان بۆکەین یعنی ئەم حەز ناکەین زری شەڵام شارچێتی و دووەکو هەولێر و زاخۆچکە ئەمە کوردین و پێویستە کە تەبابی لەناو خۆمان پشگیریکردنی یانە کوردەکان تا چەند گرنگە؟ زۆر یعنی بەڕاستی ئێمە شانازی پێواکەین فەخری پێواکەین پشگیری ئەو یانە وەرزشیانە بکەین بەڕاستی هەریانێکی دیکەش بچێتە هەڵبژاردنەوە بۆ هەڵبژاردنێکی جیهانی ئامادەی بەم شێوازە ئامادەم هەرچ یانەیەک بێ یانەی نەورۆز بێ یانەی سلێمانی بێ هەرچ یانەیەک بێ ئێمە ئامادەی هەر شتێک پێی ڕەبتی بە کورد و نەتەوەیەوە هەیە بە ئێمە ئامادەی. لە کۆتاییە چی بە هاندەرانی یانەی زاخۆ یانەی زاخۆش دەڵیت؟ وەڵایی منەوە ناڵم کە چند دانەکانی خۆیان بن لە ڕێگەی ئەکاونتی خۆیانەوە سەڵ بن بەیانەی زاخۆ و ئیشەڵڵا پلەی یەکەم بەدەستێنێت لە سەرتاسەری جیهانە و شانازی و فەخری پێواکەین بۆ لێرە ڕێز و سڵاوم هەیە بۆ زاخۆی خۆشەویست. بەڵێ وەک بینیتان وەک شێڤمیران ئاماژەی پێکرد لێرە چەندین جۆری خواردن دانراوە بۆ کەسانی کە
لە خێمەکەی ئەولا دەنگ بە ینی زاخۆ دەدەن و دواتر تکتێک وەردەگرێت بێت لە شێومیران خواردنی کە حەزی لێیە شێویران پێی باسی لەو بکە بەشێک لە خواردن دەریایەکان لێرە شوێنی پێویست نییە بۆی کە ئامادە بکرێت بەڵام ماسی هەیە چێشتی کوردەواری برنج و ویش پشلەش هەیە وە خۆشی دەڵێت فتەکە هەر ئێستاوە تەواو بووە بۆی کە وەرزەکە وەرزی سەرمایە و وەرزی کفتە خواردن خۆشە میش لێرەوە پێتان دەڵێم دەنگ بە ینی زاخۆ بدەن بۆ باشترین یانی شێردە و یانێکی کوردستانی